60 ساڵ لەمەوبەر ئەم بیرۆکەیە هاتە گۆڕێ. سەرۆکی پێشووتر جۆن کەنەدی پرۆگرامەکەی دیاری کرد، هەروەها ئاسوی ئەوەشی ئەمریکای هێلاوەکان بچنە دەروەی وڵات، نەک تەنها شان بەشانی هاوڵاتیانی وڵاتانی دیکە خزمەت بکەن، بەڵکو لەوانیشەوە فێر ببن. What is remarkable is that there is no salary for the members of the Peace Corps. ئەوەی جێی سەرنجە ئەندامانی ڕێکخراوی ئاشتی موچەیان نییە. ئەوان دەڕۆنە دەرەوەی وڵات لە هەمان ئاستی هاوڵاتیانی ئەو وڵاتەدا دەژین. ئەوان 2 بۆ 3 ساڵ بەسەر دەبەن و بەشێکی ژیانیان تەرخان دەکەن لە پێناو ئاشتی و بەهێزکردنی پەیوەندیەکان. ئەوان پیاوان لە سەرانسەری جیهاندا پێکەوە دەبەستنەوە. هەندێک گوتیان بیرۆکەکە بوێرانە بوو، بەڵام دوای 6 ساڵ بیرۆکەکە ئامانجی خۆی پێکا. بیرۆکەیەکی مەزن بوو، ئەوەش بەهۆی کارکردنی کۆڵنەردرانەی خۆبەخشان و وڵاتانی میوانداریکەر. پێم وایە ئامانجەکە وەک استراتیژیەکی درێژخایەن بۆ بەرەودان بە ئاشتی و دۆستایەتی بە ئەندازەیەکی زۆر سەرکەوتوو بووە. لە ماوەی 60 ساڵی ڕابردوودا نزیکەی 241,000 خۆبەخشی ڕێکخراوی ئاشتی لە پتر لە 140 وڵاتی جیهان خزمەتیان کرد. Peace Corps volunteers range in age from تەمەنی خۆبەخشانی ڕێکخراوی ئاشتی لە نێوان 20 بۆ 85 ساڵانە، زۆربیان لە 20ەکانی تەمەنیاندان، بەڵام کاتێک وەک بەڕێوەبەری وڵات خزمەتم لە مەلاوی دەکرد، بە تەمەنترین خۆبەخشمانم کاتە خانمێکی 82 ساڵان بوو. کارۆل سپان تەمەن 26 ساڵان بوو کاتێک بڕیاری خزمەتکردنی لە ڕێکخراوی ئاشتی لە ڕۆمانیادا، بە 3 ساڵ دوای هەرسێنانی کۆمونیزم بوو. دوین ماثیوز ئەویش یەکێکە لەوانی لە ساڵی 2013 هەتا 2015 لە مەلاوی بەسەر برد، ناوبرا و ئێستا کار لەگەڵ وەزارەتی نیشتەجێکردن و گەشە پێدانی شارستانی دەکات. دوین خەڵکی شاری لیتل ڕۆکە لە ئەستانی ئارکەنسۆ هەرگیز گەشتی بۆ دەرەوەی وڵات نەکردبوو. کاتێک گەیشتمە مەلاوی دووچاری کللتوری تەواوی جیاواز بووم. یەکەم هەفتە و دواتر ترسناک بوو، زۆر ناخۆش بوو، بەڵام ئەو کاتەی ڕێکخراوی ئاشتیم بەجێهێشت دەستم بە گریان کرد. ئەوە باشترین بڕیار بوو کە لە تافی لاویمدا هەتا ئەو کاتە دابووم. کاتێک دوین لە مەلاوی بوو، وەک ڕاوێژکاری تەندروستی بۆ کۆمەڵگەیەک خزمەتی دەکرد و لەسەر چەندان پرۆژەکاری دەکرد. یەکێک لەوانی دوین شانازی پێوە دەکات بە دەرسێنانی نزیکەی $7,000 بوو بۆ بنیادنانی سنتەرێکی لاوان. لە ڕاستیدا کۆمەڵگەکە بەشداریان بە ڕێژەی لە 30 و ئەوەی پێویستمان پێ هەبوو کرد. زەویەکەیان پێداین، هەروەها دەستی کار و بڕێک خشت و بەرد. بەهۆی بەشداری کۆمەڵگەکەوە پارەشی لێمایەوە. هەر بۆیە دەزانم ئەم پرۆژەیە دەمێنێتەوە، چونکە کۆمەڵگەکە گەرەکیان بوو. کریس دستێژ لە ساڵی 2018 هەتا 2020 لە گواتیمالا خزمەتی کرد. کریس ئێستا لەسەر ئاستی هەرێمی خەڵک بۆ ڕێکخراوی ئاشتی ناونووس دەکات. لە کۆمەڵگەیەکی بچووکی مایادا دەژیم، لە نزیکەی 2000 کەسن و من لەگەڵ خانەوادەیەکی 3 مایا ڕەسەندا دەژیم. لە ڕاستیدا زۆر خۆش بوو، هەرچەندە قەڵەباڵغ بوو، بەڵام زۆر خۆش بوو. کریس دەڵێت کاتێک لەوێ بووم کارم لەگەڵ وەزارەتی کشتوکاڵی گواتیمالا دەکرد بۆ جێبەجێکردنی پرۆگرامی هۆشیاری گوندنشینان. لە ڕاستیدا کارم لەگەڵیاندا دەکرد بۆ ڕاهێنان پێکردن لە پێناو زیادکردنی تواناکانی جوتیارانی گوندەکانی مایە. ئامانجەکە بۆ زیادکردنی توانای چاندنی خۆراک، دەرەنجام کەمکردنەوەی مەترسی نەبوونی خۆراک و بەدخۆراکی و هەروەها برسێتی. ماثیو و دەستەش دەڵێن ئەزموونی ژیان فێر نەدەبوون ئەگەر لەگەڵ ڕێکخراوی ئاشتی کاریان نەکردایە و ئەم ئەزموونەی ژیان فێر نەدەبوون.